سڵاو خوێندکاران، هیوادارم هەموو لایەکتان باش بن. لە لاپەڕە 134ین میرنشینە کوردیەکان باسەکەین. لە سەدەی چوارەمی کۆچی واتە بەرامبەر دەیەمی زاینی، واتە سەدەی چوارەمی کۆچی بەرامبەر دەیەمی زاینی ئەکا کە بزافی سەربەخۆیی کوردان گەشەی بەرچاوی کرد و دروستبوونی چەند میرنشینێکی لێکەوتەوە کە هەر یەکەیان خودان سەروەری خۆیان بوون و سەرکەوتوانە خزمەتی وڵاتی کوردەواریان کردووە، واتە هەر یەکێکیان گەورەی خۆیان بوون، بۆیە بەم شێوەیە خزمەتی کوردەواریان کردووە. میرنشینە کوردیەکانی سەردەمی ئیسلامی یەکێک لە میرنشینەکان کێیە؟ میرنشینی ڕەوادیە کە لە ساڵی 337 کۆچی واتە 948 زاینی میرنشینی ڕەوادی لە هەرێمی ئازربایجان واتە لە ناوچەی ئازربایجان لە سەردەستی میر محەممەد کوڕی حوسێن دامەزراوە. کەواتە لێرە پرسیارێک دروستە بێت میرنشینی ڕەوادی لە ساڵی چەند لەکوێ لە سەردەستی کێ دامەزراوە؟ وەڵامەکەی ئەڵێن لە دەوروبەری ساڵی 337 کۆچی واتە 948 زاینی میرنشینی ڕەوادی لە هەرێمی ئازربایجان لە سەردەستی میر محەممەد کوڕی حوسێن دامەزراوە کە سەرکردەی عەشیرەتی ڕەوادی کوردی بووە، توانیوێتی دەسەڵاتی خۆی بچەسپێنێ و لە ئازربایجان فراوانخوازی بکە. کەواتە ئەگەر میر محەممەد کوڕی حوسێن بکەین بە پێناسە، ئەڵێن میر محەممەد کوڕی حوسێن ئەو کەسە بوو کە میرنشینی ڕەوادی لە سەردەستی ئەم دامەزرا لە ساڵی 337 کۆچی کە سەرکردەی عەشیرەتی ڕەوادی کوردی بووە، توانیوێتی دەسەڵاتی خۆی بچەسپێنێ لە ئازربایجان و فراوانخوازی بکات. ترین میرەکانی میرنشینەکە میر حوسێن کوڕی محەممەد ئەبولهەیجای ڕەوادی کە ساڵی 345 کۆچی واتە 659 زاینی شاری تەورێزی گرت و دوای کردیە پایتەختی میرنشینەکەی. کەواتە کوێ پایتەختی میرنشینی میر حوسێن کوڕی محەممەد بووە؟ شاری تەورێز. میر ئەبولهەیجای دووەم کە توانی هەموو ئازربایجان بخاتە سەر قەڵەمڕەوی میرنشینەکە و هێرش بکاتە سەر ئەرمێنیا، زۆری پەرەی بە ئاوەدانکردنەوە و خزمەتی زانستی و فێربوونداوە، بەڵام ئەم میرنشینە ڕووخاوە لە ساڵی 463 کۆچی. میرنشینێکی ترمان هەیە، ئەویش میرنشینی شەدادیە. بزانین میرنشینی شەدادی لە ساڵی چەند و لە چی ناوچەیە دەرکەوتووە و لە سەردەستی کێ دەرکەوتووە و بەناوبانگرتنی بنەماڵەکانی کێ بوون؟ میرنشینی شەدادی ئەم میرنشینە کوردیە لە ساڵی 340 کۆچی واتە 951 زاینی لە ناوچەی ئاران کە دەکەوێتە نێوان هەردوو هەرێمی ئازربایجان و ئەرمێنیا لەو دیوی ڕووباری ئاراز دەرکەوتووە. کەواتە ئەمە وەڵامێکە بۆ ئەوەی کە وتمان لە ساڵی چەند و لە چی هەرێمێک دەرکەوتووە. ئەڵێن لە ساڵی 340 کۆچی لە ناوچەی ئاران کە دەکەوێتە نێوان هەردوو هەرێمی ئازربایجان و ئەرمێنیا لەو دیوی ڕووباری ئاراز دەرکەوتووە. شەدادیەکان بنەماڵەیەکی کورد بوون لە عەشیرەتی ڕەوادی، سەرداریان محەممەد کوردی شەداد بە دامەزرێنەری میرنشینەکەدا دەنرێت. ئەمەش وەڵامی ئەوەیە کە وتمان کێ بە دامەزرێنەری میرنشینەکەدا دەنرێت؟ محەممەد کوڕی شەدادە کە بە دامەزرێنەردا دەنرێت. یەکەم جار لە شاری دەبیر سەری هەڵداوە. بۆ ئەوەی کە وتمان بەناوبانگترین میرەکانی میرنشینی شەدادی کێیە؟ جگە لە میر محەممەد کوڕی شەداد دیارترین میرەکانی شەدادی ئەمانە بوون. یەکەم، میر لەشکری کوڕی محەممەد کە ماوەی 8 ساڵ حکومی کردووە، میرنشینەکەی فراوان کردووە و زۆر ناوچەی خستۆتە ژێر دەسەڵاتی خۆی. کەواتە لێرە پرسیارێک دروست ئەبێ، ئەڵێن میر لەشکری کوڕی محەممەد ماوەی چەند ساڵ حکومی کردووە و ئایا میرنشینەکەی چی لێ کردووە؟ وەڵامەکەی ئەڵێن ماوەی 8 ساڵ حکومڕانی کردووە
میرنشینەکەی زۆر فراوان کردو و زۆر ناوچەی خستۆتە ژێر دەسەڵاتی خۆی. میرێکی ترمان هەیە، میر فەزلۆن کوڕی محەممەد کە ماوەی 45 ساڵ میرایەتی کردووە، زۆر بەتەن باشکردنی پەیوەندیە دەرەکیەکانی میرنشینەکەی بووە کە گرنگی بە چاکردنی ڕێگەوبانەکاندا و پردی لەسەر ڕووباری ئاراز دروست کردووە. لە ساڵی 422 کۆچی واتە 1031 زاینی میر شاور ئەبوو سوار کوردی فەزلۆن فەرمانڕەوایی شەرداری دەکرد کە یەک لە میرە مەزنەکانی شەرداریەکان بووە. دادپەروەر و ئازا ناسراوە لە سەردەمی ئەمدا سەلجوقیەکان شاڵاویان بۆ سەر وڵاتی ئاران هێناوە. دەسەڵاتی شەردادیەکان پاش ئەوەی لە ناوچەی ئاران لاواز بووە سەلجوقیەکان مەترسیان لەسەری دروست کردووە. واتە کاتێک دەسەڵاتی شەردادی لە ناوچەی ئاران لاواز ئەبێت سەلجوقیەکان مەترسی لەسەر ناوچەکان دروست ئەکەن. باشە بۆیە بەرەبەرە لە هەرێمی ئەرمینیا بەهێز دەبوو، بۆیە پایتەختی میرنشینەکە دەگوێزنەوە بۆ شاری ئانی لە ئەرمینیا لە بێش چەندان میری بەناوبانگ میرایەتیان کردووە. وە لێرا پرسیارێک دروست دەبێ دەڵێن لە ساڵی چەند میرنشینەکە ڕووخاوە لەسەر دەستی کێ؟ دەڵێن هەتا 595 کۆچی بەردەوام بووە بە دەستی مەخۆلەکانیش ڕووخاوە. میرنشینی حەسنەویەمان هەیە. میرنشینی حەسنەویە ئەو میرنشینە لەسەر دەستی میر حەسنەوی کوڕی حوسێنی کوردی دامەزراوە، کەواتە لێرا توانین عەلامەتی پرسیار دانێنەوە کە دەڵێن لەسەر دەستی کێ دامەزراوە، سەرۆک خێڵەکەی کێ بووە، لەکوێ دامەزراوە، مێژووی دامەزراندنی دەگەڕێتەوە بۆ ساڵی چەند وە لە چی شارێک و پایتەختی میرنشینەکە کوێ بووە. میرنشینی حەسنەوی ئەو میرنشینە لەسەر دەستی میر حەسنەوی کوڕی حوسێنی کوڕی دامەزراوە کە سەرۆک خێڵی بەرزیکانی بوو لە هەرێمی چیاکان. مێژووی دامەزراندنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 348 کۆچی واتە 959 زاینی شاری شاپۆرخواز لە ناوچەی لۆڕستان پایتەختی میرنشینەکە بووە. لە میرە بەناوبانگەکانیان میر حەسنەویە کە هەتا ساڵی 396 کۆچی 979 زاینی میرایەتی کردووە، زۆر ژیرانە پەیوەندیە سیاسیەکانی لەگەڵ بۆیهیەکان پەرەپێدا و توانیوێتی هۆز و ناوچەی کوردی جیاجیا بخاتە سەر میرنشینەکەی. یەکێکی تر لە میرەکان میربەدرە کوڕی حەسنەویە کە دوای باوکی دەسەڵات دەگرێتە دەست و میرێکی زۆر لێ هاتوو بووە. دەتوانین ئەمە بکەین بە پێناسەی میربەدر، دەڵێن میربەدر کوڕی حەسنەویە بووە کە لە دوای باوکی دەسەڵاتی گرتووەتە دەست، میرێکی بەتوانە و لێ هاتوو بووە، سەنگێکی سیاسی بەرچاوی لە ناوچەکەدا هەبووە، واتە هێز و دەسەڵاتێکی بەرچاوی لە ناوچەکەدا هەبووە. زیاتر لە 35 ساڵ میری میرنشینەکە بووە، پیاوێکی دلێر و مەرد و خێرخواز بووە. لە سەردەمی حکمی ئەودا ناوچەکانی لۆڕستان و دێنەوەر و کرماشان و هەمەدان و شارەزور و شار و ئاوەدانی دیکەی وڵاتی کوردەواری بژانۆتە و فراوانبوونی بەخۆیەوە بینیوە. حەسنەوی دوای مەرگی میربەدر ساڵی 405 کۆچی واتە 1014 زاینی بەرەو لاوازی چوو. دوایین میر تاهیری کوڕی هیلال کوڕی بەدر بوو، تەنها بۆ ماوەی 1 ساڵ میرایەتی کردووە کە ساڵی 406 کۆچی واتە 1015 زاینی دەسەڵاتی میرنشینەکە کۆتایی هاتووە و میرنشینی ئەننازی شوێنی گرتووەتەوە. واتە لە کۆتاییشدا ئەو پرسیارە دروست دەبێت کە لە ساڵی چەند میرنشینەکە کۆتایی پێ هاتووە. اینجا دەوڵەتی دۆستەکیمان هەیە. دەوڵەتی دۆستەکی مەڕوانی ئەو دەوڵەتە لە ناوچەی دیاربەکر لە دەوروبەری ساڵی 373 کۆچی وەکو دەسەڵاتێکی سیاسی دەرکەوتووە. کەواتە لێرا پرسیار دروست ئەبێ ئەڵێن دەوڵەتی دۆستەکی مەڕوانی لە ناوچەی کوێ دەرکەوتووە، لە ساڵی چەند دەرکەوتووە؟ وەڵامەکەش ئەمەی پێشوو بکە خوێنمەوە. اینجا پرسیارێکی تر دروست دەبێ ئەڵێن دامەزرێنەری دەوڵەتەکەی کێ بووە؟
دەڵێن دامەزرێنەری دەوڵەتەکە میربات کوڕی دۆستەکی کوردیە کە توانیوێتی هیچگە لە ناوچەکانی دیاربەکر هەندێک شار لە هەرێمی ئەرمێنیاش بخاتە بندەستی خۆی بۆ ماوەیەک و فەرمانڕەوایی شاری مووسڵیشی کردووە. میربات ساڵی 380 کۆچی دوایی دەکات و دوای خۆی خوارزیایەکانی جێگای دەگرنەوە. میربات لە 380 کۆچی کە کۆچی دوایی ئەکا دوای خۆی خوارزایەکانی واتە برازاکانی باشە واتە برازاکانی جێگای ئەگرنەوەتە حکومەکەیان حکمێکی پشتا و پشت ئەبێ. بەم شێوەیە بەرەبابی مەڕوانی دەبن بە میرانی دەوڵەتەکە. بەناوبانگترین میرەکانی دەوڵەتی دۆستەکی مەڕوانی ئەتوانین هەر یەکێکیان بە خاڵ باس بکەین کە میری یەکەم میر ئەبوو عەلی کوڕی مەروانە کە زۆر لێوەشاوە بۆ توانیوێتی لێزانانە جێگەی خاڵی بەهات بگرێتەوە و شار بە شار و ناوچە بە ناوچە بخاتەوە بندەستی خۆی. ئەتوانین هەر ئەم دوو دێڕەوەک و پێناسەیەکی میر ئەبوو عەلی کوڕی مەروان بەکاربهێنین. و هەروەها میرێکی ترمان هەیە میر موحەممەد ئەلدەولەی کوڕی مەروان کە لە ساڵی چەند؟ لە ساڵی 387 کۆچی واتە 997 زاینی بۆ بە میری دەوڵەتەکە توانیوێتی دەسەڵاتی دەوڵەتەکە بەهێز بکە لەلایەن هێزە دیارەکانی ناوچەکە بێزەنتی و بۆیهیەکاندان بە دەسەڵاتەکەی دانراوە. واتە هێندە دەسەڵاتەکەی گەورە بووە کە بێزەنتی و بۆیهیەکان دانیان بە دەسەڵاتیان ناوە کە ئەم میرە هەیە و دەسەڵاتی هەیە باشە کە خزمەتێکی بەرچاوی کردووە لە بواری ئاوەدانکردنەوە و پەرەی بەزانست و زانیاریداوە. میرێکی ترمان هەیە میر نەسرۆل دەولە ئەحمەد کوڕی مەڕوان کوڕی یەک لە میرە هەرە بەناوبانگەکانی کووردا کە لە سەدەکانی ناوەڕاستدا لە ساڵی 402 کۆچی تا 453 کۆچی واتە 1012 زاینی بۆ 1061 زاینی حکمی کردووە. لە سەردەمی ئەودا دەوڵەتەکە لە باڵاترین قۆناغەکانی گەشەکردنی سیاسی و شارستانێتیدا بووە. کارەکانی لە ڕۆژهەڵاتی ئیسلامیدا دەنگیانداوەتەوە. خودام سوپایەکی بەهێز و دام و دەستگای کارگەڕیانەی دەوڵەتی بووە و وەزیر و ڕاوێژکار و جێگر و والی بەکاری هەبوون. دوای هاتنی سەلجوقیەکان بۆ هەرێمەکە و داگیرکردنی دیاربەکر و دەوروبەری دەوڵەتی دۆستەکی مەڕوانی بە قۆناغێکی لاوازی تێدەپەڕێت کەواتە لێرا پرسیارێک دروست ئەبێت دەڵێن دەوڵەتی مەڕوانی کەی بە قۆناغێکی لاوازیدا تێدەپەڕێت؟ وەڵامەکەی ئەڵێن دوای هاتنی سەلجوقیەکان بۆ هەرێمەکە و داگیرکردنی دیاربەکر و دەوروبەری دەوڵەتی دۆستەکی بە قۆناغێکی لاوازیدا تێدەپەڕێت لە ساڵی 489 کۆچی بە تەواوەتی کۆتایی بەدەسەڵاتیان ها و بەدەستی سەلجوقیەکان. میرنشینی عنازی ئەو میرنشینە لە ناوچەی هەڵوان لە نێو کوردانی هۆزی شازەنجانی دەرکەوتووە. کەواتە پرسیارەکە چیە بێت؟ پرسیارەکە ئەوەیە کە میرنشینی عنازی لە ناوچەی کوێ دەرکەوتووە. پەرەی سندووە تاوای لێ هاتووە دوای نەمانی میرنشینی حەسنەویە بوو بە میراتگری و لە هەمان ئەو شوێنانەی کە حەسنەویەکان تێیدا باڵادەست بوون. بەناوبانگترین میرەکانی میرنشینی عنازی ئەمانەش چەند میرێکن کە یەکێک لە میرەکان میر ئەبولفەتحە محەممەد کوڕی عنازە کە میری یەکەمیانە ساڵی 381 بۆ 401 کۆچی 991 بۆ 1010 زاینی میرایەتی کردووە. دەسەڵاتی خۆی گەیاندە خانەقین و سەرووی بەغدا زۆر بە تۆنگ ئاوەدانکردنەوە و پاراستنی وڵاتەکەیەوە. دەتوانین هەرم سێ خاڵە بکەین بە پێناسە بۆ میر ئەبولفەتح. میر حیسامان هەیە ئەلدەولە کوڕی ئەبولفەتح کە دوای باوکی میرایەتی کردو و توانیوێتی درێژە بە ڕێبازی باوکی بدا لە خزمەتکردن و پەیوەندی دروستکردن لەگەڵ هێزەکانی ناوچەکە. واتە درێژەی بە دەسەڵات و ڕێڕە و ڕێبازی باوکی داوە بۆیە توانیوێتی خزمەت بە ناوچەکان بکات. بەڵام ماوەی حکمی میر حەسام ئەلدەولە 36 ساڵی خایاندووە. لەو ماوەیەدا شەڕ و ناکۆکی نێوخۆی و دەرەکی کاریگەری خراپی لەسەر میرنشینەکە داناوە بۆیە لە ساڵی 511 کۆچی تا 1011 زاینی کۆتایی هاتووە. میرنشینی هەزبانی
هۆزی هەزبانی کە یەک لە هۆزە هەرە گەورە دیارەکانی کووردا لە سەردەمی ئیسلامدا تێبینی دەکرێت کە شاری هەولێر یەک لە پێگە بەهێزەکانی هەزبانیەکان بووە. بۆیە هەر لە سەرەتای سەدەی پێنجەمی کۆچی واتە 11ی زاینی لە هەولێر و دەوروبەری مێنوشینی هەزبانی دامەزراوە کە دەسەڵاتی هەتا 534 کۆچی بۆ 1139 زاینی خایاندووە. ئەو قۆناغە لە مێژووی ناوچەکەدا ئاڵقەیەکی گەشەداری دیرۆکی قۆڵ و ڕێشاژووی هەولێر پێک دەهێنێت. یەکانی هەزبانی لە هەولێر ئیسای کوڕی موسای هەزبانی، سالار کوڕی موسای هەزبانی، ئەبولحەسەن کوڕی مۆسکێی هەزبانی، ئەبولهەیجای هەزبانی کە میرێکی بەهێز بوو توانی دەسەڵاتی خۆی لە ناوچەکەدا بچەسپێنێ، پەیوەندی دۆستانی لەگەڵ سەلجوقیەکان هەبوو.